دەچینە نەخۆشخانەی شەیداسۆی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا تا بزانین چۆن و بەچی ڕێگەیەک کەل و پەلە پزیشکی و پێداویستیەکانی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا لەناو دەبەن. لێپرسراوی بەشی ڕێنماییە لەم نەخۆشخانەیە ڕێنمایی کارمەندەکانیان دەکات کە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو پاشەڕۆیە تەندروستیانەی نەخۆشخانەکەیان بکەن. دەڵێت دوو جۆر پاشە ڕۆمان هەیە، جۆرێکیان لێرە بە جیازی تایبەت تەحقیمی دەکەن و لە ناوی دەبین، بەشەکەی تریان دەبینە تانجەرۆ و لە مەحرەقی تایبەت دەسووتێنرێت و لە ناوی دەبین بە شێوەیەکی زانستی. ئەمانە هەمووی حسابی پاشەڕووی پزیشکی بۆکەین کە کاتێک پاشەڕووی پزیشکی تر ئەوە نازانێ مەسەڵەن چییە. ئێمە وا تەعامل لەگەڵاکەن پێشتریش هەروە تەعاملمان لەگەڵا کردووە. ئێمە سپاس بۆخوا دوو جیازی باشمان هەیە لە نەخۆشخانەکانە، یەکێک لە نەخۆشخانەی شەیداسۆیە کە ئێستا تایبەت بە کۆرۆنایە، ئەوی کەشمان دانێشکە لە نەخۆشخانەی فێرکاریە. ئەمەی لای خۆمان ئێمە ئەو خۆڵ و پاشاگەی کە دێت پاشەڕۆ پزیشکیانە لەسەر لای نەخۆشەکان هەر کەسێک کە بۆمانێنێ فول کەڤەر خۆی داپۆشیوە بەهۆی خۆپارێزیەکان. ئێمەش ڕێنماییانەیە کە مەسەڵەن نەبێ ئاگاد لە خۆت بێ بۆی تۆش بەرکەوتە نەبیت، چونکە ئەمانە پاشەڕۆی پزیشکین کەوتە پاشەڕۆی پزیشکی ینی لەوە دەرچووە کە پاشی تا بمێنێتوانێت. وەکو چارەسەرکردنی ژێمە ئەمانە وەکو بۆم باسکردی دوو جیازمان هەیە پیاوان ئۆتۆکلێف شێدەرین، یعنی هەم تەعقیمێکات و پاشەڕۆ پزیشکیانە پارچە پارچەیەکا بۆ پارچەی بچووک و دوایە ئەینێرین بۆ تانجەرۆ. ئەمە لێرە ئاوای ئەم تەعاملی لەگەڵاکەن. بەشێک کەشمان هەیە ئەمە لە تانجەرۆیە ئەی سووتێنێت ئەو پێداویستانەی وەکو بەتانی وشتکا بەم جیازە ئیشی لەگەڵ ناکرێت، ئێمە بەتانیەکانە نێرین بۆ تانجەرۆ لەوێ ئەسووتێن. ڤایرۆسی کۆرۆنا تەنیا نەبووەتە ئەو بەڵایەی کە یەخەی مرۆڤایەتی کردووە، کەرەستە بەکارهاتووەکانی نەخۆشەکانیش بوونەتە هۆیەکی تر تا کارمەندانی تەندروستی لە پاڵ خەمخۆریان بۆ چارەسەری توشبوانی ڤایرۆسەکە ئەو کەل و پەلانەش بە ڕێگەی تەندروستی و بێ زیان لەناوبەرن. بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی شەیداسۆی تایبەت بە کۆرۆنا ڕایدەگەیەنێت کە ڕۆژانە بە ڕێگەی زانستی و بە سەیارەی کەپز دەگوێزرێتەوە بۆ لەناوبردن تا زیانی زیاتر بە هاوڵاتیان نەگەیەنێت و پێش لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بگرن. سەیفتی بۆکسمانەیە ئەوە مادەڕەخەکان ئەگرێتەوە ئەیکەنە ناو سەیفتی بۆکسەکان بۆ نمونەس نیدڵی سرنج یان هەر شتێک کە ڕق بێ ئەیکەنە ناو سەیفتی بۆکسەوە، ئەوانەی کە ئەیکەنە ناو عەلاگەی زەردەوە کەلەپچەی لێدەین کە کەلەپچەبان لێدا ئەوەی لای خۆمان بتوانین بیکەین بە پاشەڕۆی پزیشکی بە شێوەیەکی علمی لای خۆمانەکەین بە پاشەڕۆی پزیشکی، ئەوەی کە نەتوانین خۆمان بیکەین بە پاشەڕۆی پزیشکی بە سایارەیەکی کەپسی بەڕات وەکو ئەوە دیارە بە کەپسی بەڕات ئەینێرین بۆ تانجەرۆ لەوێش بە شێوەیەکی علمی لە ناوە برێ. شێوەیەکی علمی وا باشترە یەکێکە خۆی کەرنتین کا لە ماڵەوە پێویستەکە لە ژوورێکا بێ کە لە ژوورەکە کەمترین شتی تیا بێ، کەمترین شتی تیابی ینی کەمترین شت بەکاربێنێ، کەمترین شت بۆ خۆی ینی بۆ خەوتن و بۆ ئیسراحەت بەکاربێنێ، چونکە ئەوانەی کە چاک بووەوە ئەبێ ئەو شتانە هەمووی لە ناوبەری چۆن لە ناوەبی بیکەیتە عەلاگەیەکەوە یان عەلاگەیەکی زەرد ئەگەر دەستیان کە زۆر باشترە کەلەپچەی لێبن کە خۆیان یان کەسوکاریان بیبن بۆ تانجەرۆ لەوێ لیان وەرەگرن ئەسووتێنرێ. ڕۆژانە لە نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی چەندین تەن کەرەستەی پزیشکی و کەلوپەلی نەخۆشەکان لەناو دەبرێت، وەک شارەزایانی تەندروستیش دەڵێن لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان ڕۆژانە بە شێوەیەکی زانستی ئەو کەلوپەلە پزیشکیانە لەناو دەبن. دەشڵێت پێویستە ئەوانەی لە ماڵەکانی خۆشیاندا خۆیان گرنتی نەکردووە بەو شێوە زانستیە پاشماوەکانیان لەناوبەرن تا ژیانی ئەوانەی چواردەوریان بپارێزن. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.